ڕۆژی شەمە ئەوان دەچون بۆ ئێران بۆ چارەسەر لە شاری هورمێەوە ئیتر سواری سیارەی کە ئەبن ئەم سێ نەفەرە ئەبێ بە هاوڕایان کاتێدا ئەبەزن تەعارفیان لەگەڵاکەن وەکو شێوازێک خۆیان یعنی پیشانی ئەوانەیەن دۆستێکی زۆر نزیکیان بن ئەچنە ماڵ ئیسراحەتەکەن قاوەیان بۆێنن و قاوەیان لەدەنێ قاوە دەرمانی تێ براژنم و براکەم ئەبورێنەوە دوای ئەوەش خەسووی براکەم نایخوا دەر ئەو بڵێن قاوەکە من هەر حەزم لێ نییە وەڵا بۆ کەسێک ئەیان بە دانی ئەوە دانی ئەشکێنن کە دوای ئەوەش ئەیەنە بەرچەقۆ سواری سیارانەکەن یانەوە بۆ شوێنێکی دوور چەند کاتژمێرێک دووری ئەو شوێنە فڕیان ئەیان بەم سەرماوەسۆڵ و باران و تەم و تەمەمژە هەر یەکێکیان لە دووری یەک فڕە ئەیەن خەسووی لەولاو ئێمن و چیاش لە شوێنێتر و ئاگریش بەرەدەنە جەستیان باڵزینیان پیاکەن زۆر سوپاسی پارێزگای هەڵەبجەی شەهید و قایقانی بەڕێز نوخشەخان و دوای ئەوە ڕاید بەرزان و هەموویان شەخکاوە کاک ئازاد کاک سوورێن ئەوەی دەستی بووە لە مەسەلایەکەیە کە دەستیان ماچەکەم و چیان ماچەکەم هەموویان هەوڵ و کۆششی خۆیان داوە لەگەڵ کونسوڵی ئێران قسەی کردووە حەتام دەقەش بەردەوامن هەموو شێوازیەک یارمەتی و هاوکاری ئێمەیان کردووە لە ئێران بەدەم ئەو مەسەلەوە چوون جمهوری ئیسلامی دەستی خۆش بێت مەمنونین گەڕاوە بە دوایانە زۆر بە یعنی شێوەیەکی چڕ لەسەریان نەوەساوە بە شەو بە ڕۆژ هەوڵی داوە تا دەستگیری کردوون لە زیندانان و داواکەین لە جمهوری ئیسلامی مەمنونی ئەبین سزایەکی قورسیان بدات عالەمی هەموو کەس بزانێ ئەمە لەسەر چ جنایەتێکی ئاوا بووە لەبەرە جارە تشتی وا دووبارە نەبێتەوە بەڵێ دەستگیر کراون لە ئێرانن لە زیندانان خەسووی هێمنی برام خۆشی بینیوێتی خۆش لە بایا کردووە خەسووی بهێمنی برام بۆ پەرلەمان بۆ مەحکەمە بۆ ئیطلاعاتی ئەوێ سێ تاوانبارەکەیشی بینیوە وتیانە ئیجراعاتی قورسیان لەگەڵاکەیت وەڵی خەبەری ئیساکێ ئەم دەقە هەمووی 2 دقەیە تەلەفۆنیاکەن و ئەڵێن زۆر باشە براکە و یەمنی برام و خەسووی بەڵام خێزانی زۆر باری ناجێگیرە و خوای گەورە ڕەحمی پێ بکات خوای گەورە شفای عاجلی بۆ بنێرێت و زۆر سوپاسی کونسوڵەکەین کونسوڵی عێراق لە ئێران هەوڵی خۆیان داوە و پارێزگای هورمێ وتوێتی هەموو چارەسەرێک و هەموو عەزیەت و مسیبەتێکیان ئەگرین ئەستەی خۆمان و چاودێری ئەکەن و سوپاسیان ئەەکەین نووسینگەی کاقوبا تاڵەبانی قسەیان لەگەڵا کردوین فەرموویانە بە هەموو شێوازێک لەگەڵتانە ئەبین بە مادی بە معنەوی چارەسەریان بۆ ئەکەین لەگەڵیانە ئەبین چ لە هاتنۆیان و چ لە شوێندابینکردنی ئەویان لە مەسروفات زۆر زۆر سوپاسیان ئەەکەم و داوا لە ئەوڵ لە خوای گەورەیەکەم ئیشەڵڵا خوا حەقیان بسێنێ خوای گەورە حەقیان بسێنێت و تۆڵایان کاتەوە ئیشەڵڵا داواکەم لە جمهوری ئیسلامی ئێران ئیشەڵڵا دەستگیریان کە قەنارەیاندا ئیتر ژیر بوون بۆ هەموو کەسێ